وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەر کوێ هەن ساق و سەلامەت بێن. ئەو دیبەیتەی ئەو ڕۆمان بە چاوپێخشاندن بە نەمایشە سەربازیە حزب سۆشیالیستە حەمەی حاجی مەحموو و دەرەنجامەکان و بیرڕای خەڵک لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەمان کاتدا مەترەحکردنی بڕێک مەسئلە لەلایەنە حەمەی حاجی مەحموو دۆخی گۆڕاوی عێراق و ئەرکە ئێمە و مەسئولیەتە ئێمە لە خوێندنەوەی ئەم دۆخە و چۆنیتیە هەنگاو هەڵگرتنمان. دوێکە حەمەی حاجی مەحموو وەکو ساڵی پێشووتریش لە ساڵیادی دامەزراندنی حیزبی سۆشیالیستە ئەگەر هەڵە نەبم نەمایشێکی سەربازی کرد کە ئەڵبەتە بە هەڵە پێیان وت مانۆڤر تاقیکردنەوەی مەیدانە ساختەی شەڕە بۆ خاتریەوەی کە هێزە خۆت نیشانە دوژمن بدەی و توانە ئاگر و ڕووخاندن و تێکشکاندنە خۆت نیشانە دوژمن بدەی. بەڵام ئەمەی کە ئێمە دیمان نەمایشی بڕێک لە هێزی چەکدارە حەمەی حاجی مەحموو بوو کە دەرەنجامەکەی لە سۆشیال میدیا لەزارە فرەکەسێکە و خەریکین بەڕەسیەکەی. نەما حەمەی حاجی مەحموو دوێکە وتی کە دۆخە عێراق گۆڕیاگە و عێراق بەرەو شەڕە ناوخۆیی ئەڕوات و ئێمە دەبێت بەرەو کۆنفێدراڵی بڕۆین یان عێراقێکی کۆنفێدراڵ بڕۆین. دیارە عادەتەن زۆرینەی خەڵک ئەنوارڕێتە دەمە موەسسەسات و دەمە ئەنستیتۆگەل و نەهاتگەلێک کە ئەحیانەن قەرارە ئەو نوێنەرایەتی بکا پاش 32 ساڵ تێپەڕین بەسەر ئەو دەسەڵاتە دیفاکتۆیەی ئەحزابە منتەسب بە کورد لە ئەقلیمە کوردستانە ئێستا وردە وردە بەڕەکە تێتە سەرە ئاو و دەرئەکەوێت کە چێ دەرئەنجامێکی بوو. لەوانەیە بۆ ئێوە پرسیار بوو بێ لە ماوەی ئەم 32 ساڵە بۆ لەم بەشە لە کوردەوارە کاری بتەو نەکریا، بۆ ئینسانی نیشتمان پەروەر و کورتپەروەر دروست نەکرا، بۆ ژیانێکی پڕ لە خۆبەخشی فێرە خەڵکە کۆمەلگا نەکرا، بۆ حافزە و بیرۆکەیەکی تاڵ لە هەموو قۆناغەکانیا بۆ خەڵک بەجێمە، بۆ لە بەشە عیداڵەتە کۆمەڵایەتیە ئەوانەی خاوەن بڕیار و خاوەن دەسەڵات بوون بێجگە لە فەساد هیچێکیان نەکرد، بۆ کەرتە خدمەتگوزاری گەشەی نەکرد و تا ئەم دەقیقە لە یەکێک لە وڵاتە دەوڵەمەنەکانە ڕۆژهەڵاتە ناوەڕاستە بەناوە عێراق کە پڕپیت و بەرەکەتە لەلایەنە سامانە سروشتیەکان و نەوت و گاز و خەڵک و ئێمە شاهدی قوڵترین گەندەڵی و نەبوونی سەرەتایی ترین خەدەمات و خزمەتکردنی بە خەڵک. لە گۆڕینی کەشوهەوای جەهانە لە عێراقێکا وا ئێستا لە هەندێک شوێن پلەی گەرما بە گوێرەی قسەی خۆیان تا 55 دەرەجە ئەچێت، ئاو نییە، کارەبا نییە، تۆفانی زیخ و شنە و خەڵکەکە خەریکە قڕەبێ و ئەخنکێ. لە عێراقێکا کە قەیرانە گەورەیە ئاوی هەست، بەو سەروەتە عەزیمەی کە بەدەستە ئەوانەی کە کارگێڕانە عێراق بوون دۆخی بەرەو کوێ ئەڕوا. بۆ تەمامە ئەمانەی کە بە جۆرێک وەسڵ بوون بە دەسەڵاتی بەناو دەسەڵاتە عێراق لە ڕاماڵینە سەروەتە ئەم خەڵکا بوون و هەموویان ڕۆژێک بیریان لێکردەوە کە ئەم دەسەڵاتە کاتیە دەبێ جانداکان داخن و لەم وڵاتە بڕۆن،
بۆ هیچ کەس پەیوانە بوو بێجگە لە ئەم وڵاتە جێگەیەکی تری نییە و دەبێ دامیشێت و ئاوەدانی کاتەوە و پتەوی کاتەوە و ڕوبەڕووی هەموو تەهدیدێک ببێتەوە. بۆ کەس بیری لە ڕوبەڕووبوونەوە لەسەر تەهدیدەکان نەکرد. بۆ خاترەوەی لەمە تێبگەین، هەر ئەم هەفتە بوو ئێمە شاهد بووین کە نانسی پۆلۆسی ڕئیسی سێنای ئەمریکا ڕۆیشتە تایوان 10 بەجێ. وڵاتی چین مانۆڤرە سەربازیەکانی بە تەمامی هێزی خۆیوە، هێزی ئاسمانی، هێزی دەریایی و هێزی زەمینی دەست پێ کرد. ئیختاری بە یاڵەتە متحدەی ئەمریکادا سەرەڕای ئەوەی کە جو بایدن وتی ئێمە سیاسەتمان حفزی وڵاتێکی یەکدەستە بەناو چین، یعنی پاڵپشتی ناکەین لەسەر بەخۆیی تایوان، بەڵام چین ئۆقرە ناگرێ. ئوسترالیا هەستە بە تەهدید ئەکا لەلایەن چین، پەیمانە سەربازی لەگەڵ بریتانیا و یاڵەتە متحدەی ئەمریکا وەسێت. سەرمایەدارەکان ئوسترالیا بانگەکە بۆ دروستکردنی چەکگەلێک تا بتوانێت قەبارەی بچووکە ئوسترالیا لە بەرامبەرە چینە بپارێزێت و بتوانن دەوامیان بوێت لە ئەگەری هەر شەڕێکا کە لەگەڵ چین ڕووبدات. ئوسترالیا ژێر دەریایی ئەتۆمی ئەسێنێت و ناوەکی ئەسێنێت تا بتوانێت لە بەرامبەرە تەهدید و ئەگەرە پەلاماردان چینە خۆی ڕابگرێت تا ئەمریکا تێتە یارمەتی. ئەمانە ئەگەر تەهدیداتێکی بالقووەن و سەرۆکێم حکوومەتانە بە خەڵکە وڵاتەکانیان ئەڵێن خۆتان ئامادەکەن. سەرۆکە چین بە چینیەکان ئێژێت تایوان بەشێکی نەپچراوە لە خاکە چین و ئەگەر گەورەترین شەڕە دنیای بۆ بکەین نایڵین بستێ لەم خاکە بڕوات. ئوسترالیا ئەڵێت ئێمە لە ژێرە تەهدیدە حەملەی چیناین، دەبێت وڵاتمان ئامادەی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ یەکێک لە گەورەترین دەسەڵاتە تازە پێگەیشتوەکان بەناو چین بکەین. خەیرە لەم سەرزەمینە ئێمە ئەوانەی کە کار بەدەستن بەناو باسە هیچ تەهدیدی لەسەر خەڵکەکەی ئێمە ناکەن. تەهدید زەمانێ بۆ ئەوانە باس ئەکرێ کە باسی کەم و کوڕیەکان ئەکرێ، کاڵەی بۆ کارەبانیە، کاڵەی بۆ کار بۆ پیشەسازی نەکریاگە و بۆ هەلی کار دروست نەکریاگە، ئەڵێن ئێمە گەوارە و دراوین بە دوژمنەکان. لە هەر کوێیەکا کە ئەگاتە سەر کارنامەی خزمەتگوزاری خۆیان کارتە دوژمن بەکار ئەهێنن. لە هەر کوێیەکا کە گەرەکیانە خەڵک بەگەوجێنن کارتە کوردبوون بەکار ئەهێنن، بەڵام لە هەر کوێیەکا کە تەهدیدێکی جددی ئەو خەڵکەوە و سەرزەمینە ئەداتە بەرۆ باسی لێ ناکەن، بایکۆتیەکەن، نایژنی. ئێمە ئەمانە چاو پێکەوت، لە شەنگالە چاومان پێکەوت تا دەقیقەی ئاخر دەستگاهە زانیاری و دەستگاهە پاراستن بە خەڵکی شنگاری نەوت چۆڕیکەن. کاکە تۆ دەستگاهە ئەمنیەتی و استخباراتی دائەنی بە مەلاین پارەی تیا سەرفەکەی سیخڕ و جاسووسی تیا دروزەکەی لەبەر ئەوەی کە دوژمنت بەر لەوەی پلانەکە بێتە ناوە مێشکی و بێتە سەرزاری تۆ لێ ئاگا بیت تا بتوانی خۆتی وە تەیارکەی، تا بتوانیت نەکەویتە ناوە غەفڵەتێکەوە کە دوژمن لە پڕێکەوە پەلامارە بە. نەفس و زەرورەتی دروستکردنی دەستگای پاراستن وەزانیاری ئەمەسە، بەڵام لە پڕێکە خەڵکە شنگال کەوتنە بەرە هێرشە داعش زاهرەن و ئەوەتانە چاو پێکەوت کە دیتتان. ئێوە دیتتان و بە بەرچاو خۆتان وتیان 700 دانە چەک بەدەسە داعش سپاه گەورەی عێراقیان لە مووسڵ تەسلیم کرد. 3000 نەفەر سەربازە عێراقی لەلایەنە داعش و کوژیە و
کێ وەزیفەی شەڕکردن و دیفاعکردنی لێسەندن وە کێ ئەو فەزاحەتەی بەسەریانە هاورد کە هاوردیان و ئێمە شاهدە کوژیانە دانە بەدانەیان بووین لە ڕێگەی ویدیۆکانەوە کە داعش کردی. چۆن بوو تا دەقیقەی ئاخر لە کەرکووکە ئاڵای کوردستانیان هەڵەداوە پاش ڕفراندۆمە ساختەکەی کە کردیان خەڵکی سڤیلیانە هاوردە سەرجادە و شەقام و کۆڵان و پیرەژن و پیرە پیاویانە هاورد و کڵەشینکۆفێکیان بە 75 ئایا دەسیوە ئەهات و ئەڕۆیشت و ئەیانوت یان کوردستان یان نەمان حتا دەقیقەی ئاخر وەستا ڕەسوڵ ئەیوت با بێن لە دەقیقەی ئاخرۆ هەرکە ئەوان هاتن وەستا ڕەسوڵ وەکو میگمیگ لە سلەیمانی بوو. خۆ لە بیرمان نەچووەتەوە دوێنێ بوو تەواوی ئەم ساڵانە ئەمانە هاتن و وتیان ئێمە بە دیپلۆماسی بە یاسای نێودەوڵەتی بە هەوپەیمانیەتی لەگەڵە ئیاڵەتە متحدەیە ئەمریکا و وڵاتانی ئەوروپا توانیومانە بە کیاسەت دەستورە عێراقی دابنین و دەستورە عێراقی ناگۆڕێ یاسای نێودەوڵەتی ناگۆڕێ و لە ئێمە دیمان مەسعودە بارزانی دوای ئەمەی کە سپای پاسدارانیش فیلمەکەیدا دەرەوە جورئەتی نەکرد بە ناوی حکوومەتی هەرێمەوە سپای پاسداران بە درۆ بخاتەوە بە پەلەپەل بۆ پاراستنە خۆی لە کاتە حەملەکەی داعشە لە مەخمورە دەست بەداوەنە قاسمە سولەیمانی بوو تا ئەم دەقیقەیشە ئێمە سەرشۆڕی ئەو قەرزەین کە توولەکانی سپای پاسداران بە ئێمە ئەڵێن ئەوە ئێمە بووین پێشمان بە داعشگردنەمان هێشت تەعەدا لە ژن و کچەکانتان بکات و پیاوەکانتان سەربڕێ ئەوە قاسمە سولەیمانی بوو. ئەی هێزە سگزلەکانە پێشمەرگەکانە زرێڤانی و دژە تێرۆر و تۆتاڵ سەوزەکانە یەکێتی لەکوێ بوون بۆ قاسمە سولەیمانی هات پاراستانی دەیەگەر قاسمە سولەیمانی درۆی کرد بۆوە درۆتان نەخستەوە. ئێمە شاهد بووین وەختێ تۆپەکەی داعش لە مەخمور یەک دانە تۆپ ئاگری ئەکردۆ شارە قارەمانە هەولێر چۆڵ کرا خەڵک دەرەچوو خەڵک تەوانە ئەوەی نەبوو لە ژێرە تەعەدا بمێنێتەوە ماڵ و مڵکی بووەن ژن و کەنیشکی بووەن ئیتمینانی بەوەی کە بەیپارێزن نەبوو بۆ لەبەر ئەوەی مەبدەء نەبوو لەبەر ئەوەی باوەڕ نەبوو لەبەر ئەوەی باوەڕ نەماگە کێ باوەڕی لەناوە ئەم مەردمە نەهێشتەکە. ئێژێ هەرچی کە بگەنێ خوێ لێ ئەدەن وای بەو ڕۆژەوە خوێ بگەنێ. ئەمانە ئیدعایان ئەکرد حکوومەتن لە کاتە پارەبەشکردنە لە کاتە دەست بەسەر سەروەت و ساماناگرتنە لە کاتە مەعامەڵەکردن و دروداڕشتنە دەوڵەتە عێراقیە بۆ یارمەتیدانە یاڵەتە متحدەیە ئەمریکا لە کاتە بوجە تەرخان و پەرخانکردن و وەرگرتنیە دەسەڵاتە کوردی بوون بەڵام هیچ کاتێ لە کاتە پاراستنە دەسەڵاتە کوردی نەبوون. هێزە پاراستن ئەوان بۆ تێهەڵدانە خەڵک لە ناو شەقام دروست کراوە دروست نەکرابوون لە کەرکووک خەڵکەکەی کەرکووک و دووس خورمات و خانەقەین بپارێزن دروست کرابوون کە لە هەولێر و لە سلێمانی بدەن لە کوڕە کورد و کەنیشکە کورد تا دەنگ بەرز نەکەن و ئەم دۆخە گۆڕە. هەروە کە حەمەی حاجی مەحمووش وتی حەمەی حاجی مەحموو ئەشەو بیلاکەرەکەی مەجلیسی درۆیە جاوسا کۆمەڵێک کەس بوون
دەسەڵاتیان هەبوو فشەکەر بوون کۆمەڵێ کوڕی فەقیریان لە خۆیان ئەحاڵان مشەخوەرە دەوروبەرە خۆیانیان بوو لە مەجالسا ئەشەوبیلایە نەکرد بۆ درۆکانیان هەمەی حاجی مەحموو ئەشەوبیلاکەرە درۆکانە پارتی و یەکێتیە بۆیە هەر خێتابێک کە گەرەکیانە بە ڕەسمی ئەیدەن هەمەی حاجی مەحموو ئەو قسانە بکە لەبیرم دێ مەلا بەختیار هاتبووە کڵاب هاوس سمینارێکی ئەگێڕا نەسیحەتێکم کرد نەسیحەتەکەی بەلاوە زۆر کاریگەر بوو 13 دقیقە لەسەر نەسیحەتەکە قسەی کرد لە جێگەیە کاوتی کاکە حەیدەری بۆ خاترە خوا لەکوێ دەوڵەتی ئینقلابی ماوە کاتێ من وتم تۆ کە لە گەمارۆی دوژمنابووی بۆ ئینسانی سوژەی لیبراڵی دروست کرد ئینسانی فاسدی مەسرەفکەری خەڵکی مۆڵەکان تۆ دەبوایە ڕۆڵەی ئینقلابی دروست کردایە تا دوژمن ئێمەی نەخواردایە ئێستا وا دیارە حکوومەتە هەرێم کە کاری تەواو بوو بووەم حیزبانە گەیشتبوون بە لووتکەی فدراڵی و ئیستریتر کارە خەدەمات و حکوومەتداری و فەرشە قرمزیان بوو و تا کناراویش کە ئەڕۆیشتن فەرشە قرمز پانەکەنەوە ئێستا کەوتگنە سەر قۆناغە ئینقلابی دووبارە گەلێکیانە بڕۆن کۆنفدراڵی وەربگرن یعنی چۆن تۆ کۆنفدراڵی وەرئەگری کۆنفدراڵی یعنی وڵاتگەلێک کە دەسەڵاتیان هەست و تێن لە چوارچێوەی کۆنفدراڵیەکە ئابن بە یەک دەی تۆ دەسەڵاتە نەوگە هیچ وەخت بەشێک بووگی لە خاکە عێراق پاشان تۆ هەر لەم فدراڵیە 151 خاکەکەت نێرە دەسا هەر لەم بەشە قەومی تنیکیە کوردە چۆن ئەڕۆیتە ناوە کۆنفدراڵی خوات مەسخەرەی یا دیگەران مەسخەرەکەی ئەم نەمایشە ئێوە بۆ ئەیکەن دوای بڕیارەکەی ئێمە و لەم ڕۆژانە و دەرکەوتنە جارنامەی دانانە ئەرتەشە کوردان لەلایەن ئاخێزە کوردەوارە سەربەخۆوە ئێوە وەخۆ کەوتگن بۆ وەخۆ کەوتگن بۆ خاتریەوەی ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئیتر کاری ڕۆخاندنە دەسەڵاتە نەگریسە فاسدە درۆزنانەی ئێوە نییە ئێوە خوا ڕۆخاندنی ئێوە فەسادە خۆتان و درۆزنیە خۆتان ڕۆخاندنی ئێوە ڕۆخاون هەیکەلە سیاسیە ئێوە مردووە تەوازونە گەندەڵی لە عێراقا شێویە هەرەوەی کە موقتەدا سەدر توانی ئەم تەوازونە فاسدەی ئێوە لە ژێرەناوە بوروکراسیە عێراق بباتە مەرحەلەی قۆناغی داخستنی مەجلسە نەوابە عێراقی نیشان ئەدا کە موقتەدا سەدر ئەو ئیرادەیەی لە ئیرادەی هەمووتان گەورەترە و ئەمە قۆناغی دەستپێکە و تازە عێراق ناگەڕێتەوە دوای دەورانی پێش داخستنی پارلەمان و تۆ ئیتر بە هەبوونی دەوڵەتی ئێعتلافی زەعیف تازە ئەمە دەوڵەتەکان ئێعتلافی و زەعیف و ناتەوان و کەس بوون کە توانیان گومڕوکات و فڕۆکەخانە و نەوت و غاز لە دەستە دەربێرن کە توانیان 151 خاکەکە لە دەسا دەربێرن دەی ئەگەر دەوڵەتێکی ئەغڵەبیەتی بەهێز بێت چیتان پێەکە دەیخۆ ئێوە ئەم فشەتان لە خەڵک شاردۆ هێزین و قووەتمان هەس و زۆرمان هەس و عێراقمان داڕشتگە و بە یاسا و بە دیموکراسی ئەیبەینە بەرەوە کەچی دیموکراسیەکەی ئێوە ئیجماعی فەساد بوو گروپگە لە دەستکردە دۆلارە ئەمریکیەکان گروپگە لە سەکت و فرقەیی تۆ چاری ئەو ئێعتلافە زەعیفەی حەیدەر العیبادیت نەکرد نووری مالیکیەکەی 2006 و 2007 نەکرد کە یەکجار لاواز بوو چۆن چاری ئێعتلافێکی گەورە ئەکەی هەر بۆیە پارتی و یەکێتی و سەرانە پارتی و یەکێتی کەوتبوونە ڕاماڵین بە قەوڵە مەلا بەختیار لە جەوتەوە تا نەوت تا شەرافەتە ئینسانیانە دزی بۆ لەبەر ئەوەی ئەیانزانی دەسەڵاتەکە کاتیە عینەکەی شنگال و وەکەکەی کەرکووک و وەکەکەی نەوەدوویەک و وەکەکەی هەڵەبجە و ئەنفالمان لێ ئەکەن جارێکی تر جاگەر ئینسان بێ ئێژن بۆ ئینسان حافزە بە ئازار و دروستەکەن قەت لە بیری ناچێتەوە
لەبیرتان دێ ئەوسا کەسێک گەرەکی بوو شتێ لە بیر نەکات دەسە خۆی داخە کرد جگەرەیەکی بە دەستی خۆیدا ئەنیا ئەی و پشتە دەسە خۆمم داخ کردووە و ئیترە و کارە ناکەم چەند جار داخ کریاین ڕەوەکەینەوە دوویەکتان لە بیرە بەتانیە تەڕەزوقم بردووەکان و لەشە سەرما بردووەکانی ژێر سەقفە لاینۆلەکانتان لەبیر چووە ڕەوەکەی هەڵەبجەتان لەبیر چوو تەعەدای ژێری خەیمەکان و برسیەتی و سکێتێر و سکێ برسی و ئاوارەیی حەسری ناوی ئوردوگاتان لەبێر چوو تەعەداکان بە ژنەکانە یزیدیتان لەبیر چوو شکاندنە کەرامەت و غرورە خەڵکە کەرکووکتان لەبیر چوو خەڵکە خانەقەینتان لەبیر چوو دووس خۆرماتوتان لەبیر چوو وایان پێ کردوین خەڵکەکە پێی وابێ کە ئەگەر حەفیەکیش بێت لەم گەندەڵە فاسدانە باشترە ئەوە ئیرادەیان لە من و تۆ کشتووە دەنا ئێمە نایەڵین جارێکی تر کەسێکی تر تەبا بەسەر ژیان و ماڵ و کەرامەتە ئێمە ئەگەر بیگرین ژیان قۆناغ قۆناغە ئێمە دەبێ قۆناغ بە قۆناغ بەرەو سەرەوە بڕۆین نە قۆناغ بە قۆناغ بەرەو خوارەوە بخزین حکوومەتە هەرێمە کوردستان تووشی مەرگی سیاسی بووە حکوومەتە هەرێمە کوردستان تەواو بوو ئەوەی ئێوە ئەیبینن دەسەڵاتە فەشەلێکە وا لەم ڕۆژانە وەکو دەسەڵاتەکەی ئەشرەف غەنی وردە وردە جێ تێڵێت و تێ ئەقوچێنێت و ئەڕوات ئێمە ئەمێنین و تەعەدای دەوڵەتە عێراقی ئێمە ئەمێنین و بە بیانووی پاککردنەوەی فەساد دەستگرتن بەسەر ماڵ و مڵکە ئەم خەڵکە گۆڕینە دمۆگرافیای ئەم خەڵکە بۆ لە دایک بوونە میلەتی تازەی عێراق وا مقتەدا سەدر ئیمڕۆ نەوحەکانی ئاشورای گۆڕیگە خەتا بە شێعەکان گۆڕیاگە نەوحەکەن ئێژن فاتمە بە پێلەقەی عومەر موحسنی لە دەست نەداگە ئەمە درۆیە ئەمە کارە شێعەیە ئێرانە ئەمە بە تۆ ئێژێت پرۆسەی دەوڵەت ملەتی شکست خواردوو لە عێراقا جارێکی تر بە قۆناغێکی ترە بەرەو دروستکردنی ملەتی عێراق ڕوا و لەم دروستکردنە تاوانە گەورە ئێمە ئەیدەین دیسان هەروە کە پارتی و یەکێتی خەساندینیان فاسدیان کردین بێ مەبدە و بێ بڕوایان کردین هەروە کە لە ڕووبەری عمومی و خەڵکەکەیان جەهلە مرەکەب پێدا بە دەستگاگە لە میدیایان بە کارنامەیە قێزەونیان بە نابەرابەریە کە دروستیان کرد زۆر دڵخۆشن بەوەی کە ئەم مردمە تالووتکەی نابوودی ڕوویگە بە ئاسانی لەلایەنە دەوڵەتە مرکزی عێراق و بە دەرچوونە پارتی و یەکێتی ئەخورێت ئێمە وەکو کەسانێک کە بەرامبەر بە چارەنووسە خۆمان لەم سەرزەمینە مەسئولین و مەسئولیەت هەڵەگرین نەک ئەوەی کە زۆر دلێر و قارەمارمین نە ئەترسین چون ئەترسین لە داهاتوو چون لە چارەنووس مناڵەکانمان ئەترسین چون ئەترسین کارێکمان نەکرد بێت و لە کاتی تەعەداکردنە وا تەوەقع بکەین لە ژن و کەنیشکەکانمان کە قارەمانانە و ژنانە بوەستن بەڵام خۆمان هیچێکمان نەکرد بێت و سەرشۆڕ بین ئەترسین سەرشۆڕە ژن و مناڵەکانمان بین ئەترسین جارێکی تر دەسە مناڵەکانمان بگرین و بەرەو سنوورەکان تێقوچێنین و دەرچین
ئەترسین شەرمەزاری نگای قورسی هاوسەرەکانمان بین نایەڵین جارێکی ترە و مێژووە بۆمان تکرار بێتەوە نەک ئەوەی کە زۆر قارەمانین نا دەستمان داغ کریاگە دەستمان داغ کریاگە ئەو مێژووە سەدپات ئەبێتەوە لەسەرمان جارێ تێنەگەیشتین دەیمان وە ملە خۆمان وە ملە خوا جارە دووەم دەیمان وە ملە خۆمان ئێمە متمانەمان بە هیچ کەسێک نییە بە هیچ نەهاد و ئەنستیتۆ و موەسسەیەک نییە مێژوویەک لە هەڵاتن و کاولکاری و دزیکردن و فەساد و نامەردیمان چاو پێکەوتووە ئەمانە قەت مەرد نەبوون بوەستن لە مەیدانەکە قەت مەرد نەبوون لاشە لەسەر لاشەیان بکەوێت تا لاشەی خەڵک نەکەوێ تا خەڵک بێ حورمەت نەکرێت تا خەڵک مەراق نەخوا تا خەڵک بێشکۆ نەکرێ ئێمە قەت ئەم مەردانێکیمانە لەمانە نەدی نامەرد کوڕە نامەرد بوون دائیمەن هەڵاتن ئێمە قەت پشت ناوەسین بە هێزەوە قەت ئەگەر کەسانێک تا دوێکە کاریان بەمە نەبوو لە ڕۆخاندنە ئەم فەسادە بن بەڵام ئیمڕۆ مەجبورن ئەگەر باوکە خاسێکن دەبێ بیر لە داهاتووی مناڵەکانیان بکەنەوە ئەگەر مێردە خاسێکن دەبێ بیر لە داهاتووی هاوسەرەکەیان بکەنەوە دەبێ بترسن بەرامبەر بە ئایەندە و داهاتوویەک وا ناڕوونە و ئەوان دەبێت تێبکۆشن بۆ ئەوەی کە ڕووناکاییەکی تێبگرن بە هەڵسوکەوتە خۆیان تەمامە خەڵکان سەرزەمینت دەبێت لە چوارچێوەی ئەرتەشی کوردانە خۆ ببینێتەوە ورد و درس ژن و پیاو پیرەژن و پیرە پیاو تا هەموو بەشی پاراستن ئەمنیەت و سەروەریە مردمێک بگرنە بەر لە تەنەکەچی تا فیتەر لە فیتەر تا دوکاندار تا سائق تا کچێکی خوێندەواری زانکۆ و مەدرسە ئەوەی ئەتوانێت کار ئەستەخباراتی بکات کارە لۆجستیکی بکات کارە نظامی و عسکەری بکات کارە تەدارکاتی بکات دەبێت پەیوەست بێ بە ئەرتەشە خۆی دەبێت مەسئلەی ئەمنیەت و پاراستنە خۆمان لە ئینحسار و دەستی پارتی و یەکێتی مەرگە سیاسی کریاگە دائیمەن دەرچووگە خائنە نامەرد دەربێنین دەبێت یەک بار بۆ هەمیشە لە مێژووی مۆدێڕنا نیشان بدەین ئێمەش ئەتوانین وەکو مردم خۆ دەرخەین و ئەتوانین وەکو مردم نەهادگەل و ئەنستیدۆگەلە مردمی دروستکەین ئەم سەرزەمینە ئینسان عاقڵی تیاماگە ئینسانێک کە ترسەکانی ئەخوێنێتەوە و بەرنامە بۆ ترسەکانی دائەنێت داماگە ئێمە بە شوێن ڕۆسەمەزاڵە ناگەڕین ئێمە بە شوێنە ئینسانێکا ئەگەڕین کە ژیان وەکو خۆی ئەبینێت ترسەکان وەکو خۆی ئەبینێت و مەجبور ئەوێت بۆ بەرگرتن بە داهاتوویەکی ڕەشتر لە مەیواتەیە بە شەهامەت و هەڵسو کەوت کات بە شەهامەتەوە ترسەکانی قبول کات ئەو نەمایشە سەربازیەی حەمەی حاجی مەحموو بیانوویەکە لەلایەنە حکوومەتە هەرێمەوە تا عیدەیەکی لە سۆشیال میدیا بۆ هەن بدات و بڵێ دەورەی میلیشیای حیزبی نەماوە تا هەر چەشنە ڕێکخراوەیەکی چەکدارانە لەم سەرزەمینە بتوانێت سەرکوتکا و ئەویش ئەرتەشی کوردانە پارتی و یەکێتی ناتوانن دەم لە یاسا بدەن وەختی موقتەدا سەدر بە خەڵک
پارلەمانەکەی عێراقیان لێدا ئەخا و ئەمان جورئەتیان نیە دەمکەن و بەرامبەر مقتەدا سەدر. تۆ باس لە یاسا زمانێ بکەوە ئەتوانیت تەحمیلی ئیرادەی خۆت بە مقتەدا سەدر بکەی و بڵێ تۆ یاسات پێشێل کردووە، یاساکەی بۆتان پێشێل کرد حیج، ئەتەنەکە خۆڵیشی ئەکا حیج، دەستوری عێراقیشت بۆ ئەگۆڕێ و ئێمە ئەیبینین و تۆ ئیرادە نییە دەمکەی تۆ، بەڵام بۆ خەڵکی بێدفاعی بێچەکی سەرزەمینی ئێمە دەمە درێژە چوون لەسەر کانگای دزیەکەوە دانیشتگی. ئەم خەڵکە حەقی هەز خۆی بپارێزێت، ئەم خەڵکە حەقی هەزبیر لە پاراستنی خۆی بکاتەوە، ئەم خەڵکە دەیان جار تۆ داخت کردگە و تۆ هەڵاتکی و کردکتە بە هەوێنە معامڵە، تەعەداکە و تەجاوزەکە و برسێتیەکە و مەرگەکە بۆ ئەمان بەجێماگە و بۆ ئێمە بەجێماگە. تۆ ناتوانی بە هیچ بەهانەیەک و بە هیچ شانۆگەریەک بەر بە ئیرادەی خەڵکە ئەم سەرزەمینە بگری. ئەم خەڵکە لە تۆی فاسد تێپەڕیوە، تۆ مردووی خوا لێتی داوە، خۆتیش ئەتزانی ڕۆژێک دەبێ بڕۆی، بۆیە پێتیان وتبوو ئەڕۆیت. ئێستەش مغە کردگە لە 280 کاناڵی ئاسمانی لە هەزاران شەبەکە گەلە تۆڕە میدیایی دەمە داخستکە بەرامبەر بە ئاڵۆگۆڕەکانە عێراق زات ناکەی باسە مقتەدا سەدرکەی. بڵێ ئێستەدانەیەک پەیدا بووە ئەوەندە هێزی هەیە مەجلسە نەوابە عێراقی داخا نایڵێ تۆ ئەسوودانی کەیتە سەرۆک وەزیران، زاتیشتان نییە دەمکەن و کەستان بەرامبەری. دێ ئەمە سەرەتای گۆڕەنکاری بنەڕەتیە لەو عێراقە حەبیبە فەدرالیتانە و دەستورەکەی ئەدڕێت وەکو چۆن سەدام حوسێن ئەلجەزایری دڕان ئەیکاتە ناوە تەنەکەی خۆڵۆ تۆی شتێ ئەقوچێنی بێخەمی لەبەرەوەی کۆشکەکانی نیویۆرک و لۆزانتان ئامادەیە و ئێوەش لە پشتی پاساوی ئەمریکا خیانەتی لێکردین و وڵاتان خیانەتیان لێمان کرد و ئێمەی کورد هەر خیانەت لێکراوین، وەلێ ئێوە دائیمەن هەڵهاتووی دەستکرد بوون تا کورد بەهای سەنگینی پێ بدەن و حافزەیەک لە شکست بخەنە ناوە مێشکە ئینسانە کوردیوە. کارم بەوەی نییە کە هەڵدێت، کاریشم بەوەی نییە کە ئیشی بەسەر ئەمەوە نییە کە کەرامەتی هەبێت یان نەیبێت، بەڵام ئێمەمانان و کەسانی وەکو ئێمە لە ئێوەی قبول ناکەین و لە هیچ کەسێکی تری قبول ناکەین و ئەمە دەرفەتێکە کە خەڵک خۆی بنوێنێت و خۆی بتوانێت ئامادە و مهەیا بێت تا بتوانێت خۆی بپارێزێت. تۆ بە هیچ نەمایشێک ناتوانی بەر بە ئێرادەی ئەم خەڵکە بگری. ئەوەندە درۆ کردووە و ئەوەندە هەیکلت پڕە لە درۆس و ئەوەندە جنایەتت کردووە هەر لە ئەنفالەوە تا هەڵەبجە، هەر لە ئاشبەتاڵەکەوە تا سیویەکە ئاب، هەر لە سیویەکە ئابەوە تا ڕەوە تا شنگال و مەخمور و دووس خورمات و خانقەین و کەرکووک. کەس حتا لەوانەی وانە دەوروبەری خۆتانە باوەڕیان بە ئێوەی کارمەند درۆزن نییە، بۆیە حەد لە سەرەتاوە بە دزیکردن و بە جنایەتکردن دەستان پێ کرد. ئەتانزانی ڕۆژێ ئێشەی جێبێڵن تا تەهدیدەکە نەگەیشتوەتە بەرە دەرکەی ماڵەمان، دەبێ لە خۆمان هێزە گشتی دەربێری. ژەنەراڵە ئەم ئەرتشە ئێوەن، فەرمەندەکانە ئەم ئەرتشە ئێوەن، هێز هەنە ئێوەس، چەک هەنە ئێوەس، تەقەمەنی هەنە ئێوەس، ساختار و فەرماندەهی هەنە ئێوەس. ئێوە سەربازە کەس نین، ئێوە فەرماندەی ئەرتشە خۆتانن، سەربازە ئەرتشە خۆتانن، هەنە ئێرادەی خۆتانن. گەرەکیانەم ئێرادە لە ئێوە بکوژن جەماعەتێ فاسدی فشەکەری نەمایشی پشتی تەلەڤیزیۆن. کوا دەستورە عێراقیەکەتان پارتی و یەکێتی؟ کوا بابا ئەمریکاتان پارتی و یەکێتی؟ مرد هەیکەلە درۆزنانە سیاسیەکەتان مرد. ئێوە عادەتتانە قۆناغ بە قۆناغ بڵێن فەشەلمان هێنا، نەمانزانی قونیان تێکردین.
خیانەتیان پێکردین بەڕاستی کورد بەس چیاکان دۆستێتی ئەم ئەدەبیاتە فاسدە خەسیاگە خائینانە ئێوە باوتان کرد لە ناوە ئەم خەڵکە ئێمە ئێوە شکۆتان لە ناوە خەڵکە ئێمە کوشت وا ئەمە تکرار نابێتەوە ئەمە بە هیچ شێوەیە تکرار نابێتەوە عێراق گۆڕیا تۆ لە کاتی دەوڵەتە فەشەلە هیچەکەی عێراقا 148 نەدا گومڕوکات و فڕۆکەخانە و نەوت و غازە داگە تۆ لە کاتە حکوومەتە فەشەلەکە و لاوازەکە لە دادگای فدراڵی یەک لەسەر یەک حکمە بەسەر دریاگە لە بەرامبەر هێزێکی وەکو سەدریەکان و مقتدا سەدر و تەیارە مقتدا سەدر تۆ ئەتوانی خۆ بنوێنی کراورای درۆزنە فاسد کوا دەستورە فاسدەکەی عێراقە وا تۆ بە زوانە یاسای نێو دەوڵەتی و دەستور و یاسای نێو دەوڵەتی و دیپلۆماسی قسە کرد وا تۆ لە سیاست هەر فەرشە قرمز فێربووگی وا حتا مستەراو کە ئەڕۆی فەرشە قرمز ڕائەخەی خەیتە ناوی تەلەڤیزیۆنەکان تا مهمی خۆت دەرخەی بۆ پیاوتانتیانە ئێستا بڵێ مقتدا سەدر نایاسایی ئەکاوە هێزە حیزە پێشمەرگە ئەجوڵێنم بۆی دادەی بزانم دادەی مەگەر تۆ ناڵێی تەهدیدە نایاساییەکەین و هەموو ئیشێکی نایاسایی بەری پێ ئەگرین دەوە نایاسایی کرد ئادەی حیز وە خاڵۆی خۆی فێرە بۆ خەڵکە سڤیلە بێچەکە ئێمە دەستان ئەڕوات دەئیستە خەڵک بەهێزە بێ بە چەک ئەبێ دابزانم چێژی تۆ مردووی دەمێکە مردووی خەڵک تازە خۆش ئاوڕش بەلای تۆ ناداتەوە تۆ کاول بووگی بەڵام دەبێ ئەوم کاناتە تەسلیم کەی ئەوەی ڕات ماڵیگە دەبێ بیگەڕێنیتەوە تا خەڵک کاری بەسەرتەوە نەبێ خەڵک لە ڕووخاندنە تۆ تێپەڕیوە خەڵک ئەڕوا ئیمڕۆ هێزە خۆی دەرخا خۆی بپارێزیت تا جارێکی تر نەبێتە پیتەخەنەی تۆ تا جارێکی تر تۆ سناریۆی دوژمنان بەسەر ئەم خەڵکا تاقی نەکەیت و تۆ چۆن ڕوود هەز بەیانی سەربەرزۆکەیتەوە هیچ کوێت بە خۆتۆ نەهێشتووە ڕوو لە کوێەکەی تۆ پێت وایە ئەتوانی بڕۆیتە سەقز بگەڕێی جارێکی تر پێت وایە ئەتوانی لە کرماشان دانیشی کوێت ماوە بڕۆی تۆ پێت وایە ئەتوانی لە ئەوروپا دانیشی واقعان پێت وایە ئەتوانی ئەم کارە بکەی شاید ئەگەر ئێمە نەبواینا دووبارە فشە بکردە هەیە بووت هەیە ئامریکا پشتی تێمان کرد بەڵام ئێمە خوێندمانەوە بەر لەوەی بگاتە قوڵایی خوێندمانەوە وا خەڵکە کوردەوار پارتی و یەکێتی خوا لێیانی داگە هەیکە لە سیاسیان مردووە تەواو چاوەڕوان بن وشکە بن و ئەکەون دەرەچن زەرورەتی دروستکردنی ئەرتەشە کوردانە و بەرەو پیرە دانانە ئەرتەشە خۆتان بێن لایەوە خۆش